سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە کەناڵی ئاسوی زانکۆ لەگەڵتانین بۆ درێژدان بە ڤیدۆکانمان سەبارەت بە کۆلێژەکانی زمان لە هەرێمی کوردستان. بۆ ئەم ڤیدۆیەش باسی بەشی زمانی فارسی بۆ ئەوی خۆشەویستەکەین تاوەکو بزانین لە چەند شاری هەرێمی کوردستان لە چەند زانکۆیە ئەم بەشانەمان هەیە. وا کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی بە زانکۆڵاین و پارالێل ئێواران ئەگەر هەیبێ چەند بووە. ئێوەش بۆ وەرگرتنی ئەم داتا و زانیاریانە لەگەڵمان بن و تا کۆتایی ڤیدۆ بینەر بن. لایک، کۆمنت، سبسکرایبی کەناڵمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان لە بینینی کەناڵەکەمان و سودبینین لەم داتا و زانیاریانە بێبەش مەکەن. هیوامان سەرکەوتنی ئەوەی خۆشەویستە.